الو. مرحبا شلوني؟ تمام مريزي. باشي. سلامتي. برز قامي مصيفي ونيا. بله. والله يكدو بسيار معنی بهیوام بتوان گفتگویەک بکەین. فرمو. والله ینده هەواڵە بۆ مەهاتیەکە گوایە ئێستا ئەگەر لە مەسیف تاوان ئەم خۆمت پێ بناسێنم بۆ یان بله دەتناسم. باشە سپاس دەکەم کە قەپات ناکەی. نا لۆ خەپات دەکەین زۆرتە بێ. سپاس. باز لەوە دەکرێتن کە هەر کەسێک ئەگە خانەکەی خۆی تێک چوبی لە بۆی نییە چاپ بکاتەوە تا چەند ڕاستە؟ ماڵە هەرکێک بەناوا قسە دەکا خەڵکێک هەیە دەوێتی تجارەت بە مولکی حکوومەت بکە بەڵێ ڕێگری لەوە دەکرێت لە ناو شارەوانی ئەو شوێنەی ماستەر پلانە و لۆ خانیدانرایە زۆرتە بێ خانی کۆنی چا دەکاتەوە دەکات بەڵام لە دەرەوە ئەمە ڕێگری لەو بابەتە دەکەین بەڕاستی. نەنە یەک ماڵی خۆیکی ئازاد نییە دەستکاری بکە. آخر مالی خۆی نییە ئەوە هاتیە لە ناو عەردێکی ملکی حکوومەتی میری خانی کردیە بە تەجاوز کردیتی دەوێتی ئێستا بێ چاچکاتەوە نوێ بکاتەوە ئەمە لۆی ڕێی پێ بدەین بیکەینە ڕسمیات ئەوە لە قانونی قەت مەرغوب نییە. باشە ئەی ئەگە خانی خۆی بی خانی خۆی نییە ئەوە خانی هەیە لە هەولێر لە شوێنشکە هاتی خانیشکی کردیە لە بۆی وەکو بلێن مەزرعک لە ناوی بژی و بەس پێنجشەمان بێ لێ و بگەڕێتەوە ئەوەیە ئەو خانیانە تەجاوزن نەخانین نەکوخانی دیکە ئەگە لە ناو ماستەر پلان هەر کەسێکێ بابێ زۆر ئاساییە و لۆشی دەکەین و بەڕاستم شوێ کاک حەمید بەڵێ ئەگەر یەکێک پرسیارەکەی مەڕوونە خانی خۆی بی ئازادە لە ناو مەسیفی دەستکار ئازادە خانی خۆی بی کۆن بی تەجاوزیش بی 2014 و 12 و 13 کردیتی بە بەڵگەوە چەند کەس دێ ڕێیان پێدەدێ بەڵام ئێمە بە یاسا و ڕێسا کار دەکەین بەو یاسایانەی کە لە پەرلەمان و لە وەزارەتی شارەوانی دەرچووە سەرۆک شارەوانی ڕێی پێدەدا نەک ئێمە وەکو محافەزە یا وەکو قایمقامێت ئەوانش ئازادن ئەوی دێ خانی خۆی نوێ دەکاتەوە دەرگە کرایەوە لە هەموو کەسێک. باشەگە یەکێک ماڵی بار کرد لە مەسیفی چۆ هەولێرە دوای ویستی بێتەوە مەسیفی ئەڵێن ڕێی لێ دەگرن بە بۆی نییە ناوان نییە یادا خەڵکێک هەیە احتیمالە هەندێک شت بە مزایدە لە ئەو بکە من بخۆم قایمقامێم و دایان ماڵ ڕۆژانە تەوقیع دەکەین دێتە مەسیف و ئازادە لەوێ بار دەکا و دەتوانی بێتەوە بەورە دەتوانی بێتەوە مەسیفی لۆ ناتوانی بەڵام ئەتوو شارێکە گەڕێتدا هەر خەڵک هاتی ئەو خەڵک کە بێ ئەتووەگەر بە بەرنامە خەڵک نینی ئەو شارە احتیمالە هەندێتەوە سەدەکە پێ نەکرێ خەدەماتی ئاو کارەبا و جادەی لۆ ببەی آخر بەس کاک حەمید یعنی ئەو دەردە بەس لە مەسیفەیە ینی بڕوا بکەن لە حەریرێ نییە بابی من هەموو شوێنێک تایبەتمەندیش خۆی هەیە ئەمە ناکرێت هەموو شتێک بکەینە خەڵکێک بە بیکاتە مزایدە و بلێ وایە بەڵام دەتوانم بڵێم ئەوەی ئێستا یاسا لە مەسیف جێبەجێ دەکرێت لە هیچ قەزایەک جێبەجێ ناکرێت یاسا وەکو خۆی جێبەجێ دەکەین کە من قایمقامی بوومە و قایمقامیەوە و پێشتر لە شوێنەکانی کە بوومە خوا لە سەرمە لە هەموو ڕووە ئیدارەکانەوە عەدالەت و یەکسانیەک لەوێ هەیە لە هیچ شوێنێک نەبی بە بەڵگەوە یان کاک حەمید خەڵکێک پارتیش نەبی با ناوی هیچ حزبێک نەدەین وەکو پارتێک حسابی لۆ دەکەن لە مەسیف من خۆزگا هەندێک واقعال هەیە بە خۆتان بیدن بەجێ خەڵک ئەم بۆ تەلەفۆن لۆ دەکەم کاک حەمید وا پێت دەڵێم هەموو ئەحزابەکان لە ناو مەسیف خەڵکی ئەحزابی دیکە لە ناو مەسیف ماڵی هەیە مکەڕەر معزز دەژی خەڵکی هەموو ئەحزابەکان کە لە کۆڕێکە عایدی ئەمە ئەویش معزز مکەڕەر لێ خۆیان دەژین و لە بەستۆڕەش بە هەماش بەس کاک حەمید بەغەڵەت تێم مەگە ینی ئەسە مەسە مقڕیەکێتی لە مەسیفی نییە وایە نا زۆر هەندێک تایبەتمەندی هەیە احتیمالە مقڕی ئێمەش وایە حزبی ئەمە سەر بە پارتی هەندێک شوێن نەبی ئەوە هەندێک تایبەتمەندی هەیە
ئەتوش دەبێەوە قبولکەی ئەم نێش دەبێ قبولیکەم یانە ئێمە ئینسانین دەبێ واکە حال بین نابی ئەوەی بە مێشمان دێ یاوەتە تو بلێ مقڕی ئەحزاب لەناو مەسیفە بیان بڵێم مقڕی پارتی دەبی لەناو فلان شوێن هەبی لە دنیا شتە نیە هەر کەوت تایبەتمەندیش خۆی هەیە باشە ئەدی ئەو مەسلەی کاشی و بەرد و شتیوالا دەڵێن مەسەرم بەردی مەرمەر لە کۆڕێ و بیرێژ و گۆڕەشیر و لە گڕاوێ و گەریاوە هەبوون خەڵکەش زۆر کاریان تێدا دەکرێت ئێستا مەمنوعە ئیش تێدا بکەن قەیناکە بابی من احتیماڵە پێشتر بەنەواچکەیش دەکرا ئێستا تو ساڵ بە ساڵ دەبی بڕۆی پێش یەک لەوانە ژینگە پارێزی شاق بڕین و چا بڕین لە دنیا بە مەکایانی تایبەتی خۆی هەیە ئەو شاغە دەبڕن دەستە ژۆری هەنازای لە کوونەکەەوە ماوادەکەی دەردێنن بەس خۆزگە ڕسمی ئەو چیانە بدینی کە هەدم کرایە و هەدت کرایە بە هەزاران دۆنم زەوی بە کەلکی هیچ لایە هەمووی بوویتە چاڵ و چۆڵ بزان چێ ئەوە قبول دەکا یانە ئەمە دەبی من دەمرم ئەتوو دەمری ئەویدی دەمری وە ژیانە بەردەوامەیە بەڵام ژینگەکەت هەر دەمینێ ئەمە دەبی هەمومان پێشەوەی وەزیفەی ئیداریمان هەبی ژینگە پارێز بی بەڕاستی نانە ڕاستە من لەوەی لەگەڵتم خەڵکێک بەجاڵم دەم خەڵکێک بێ دارەکەی ببڕی و یا بیستێنی و ساڵشکە بێ حەفارەی لێدانێ و بەردەکانی بفرۆشی و ێ باشە من ساحب معاملە قازان دەکا بە ژینگەی شارێک تێک دەدەین وایە کاک حەمیدە من سەد سەد لەوە لەگەڵدا من بخۆم کەسێکی ژینگە دۆست و ئاژەڵ دۆستم و ژینگە بوویتە مەسەلەیەکی هەرە سەرەکی لە هەموو هەڵبژاردنەکانی ئەوروپا ئەگەر هەر کارێک ببتە هۆی ئەوەی ژینگە پیس بکە شوێنەوار پیس بکە بەبێ جیاوازی بکەن بەبێ جیاوازی کۆم مەزام جیاوازیە خۆزگە دەشی بینی من بەخۆم یەکم لەوانەی من نالێم بە زاری خۆم بڵێم بەڵام ساڵانە بە هەزاران دار هەولمدای لەگەلیان بوومە بەدەستی خۆم چاندیتم من لە زۆر شوێن کارم کردیە و زۆری ژینگەی وڵاتی خۆم و نیشتیمانی خۆم خۆش دەوێت و هەندێک کەسابەتەکەیە ئەگەر ئەمن کەسابەتەکەم کرد لەسەر حەسابی گشتی بوو وابزانمنەی کەم باشترە چونکە بەڕاستی ئەگەر بێ و گەریاوە بدینی گەریاوە تەسویری کەم ئەو جێکەیشان کردیە یعنە نازانم بەخۆیان کودریان دێ ئەو خاک و نیشتیمانە کە وڵاتی ئێمە نیشتیمانی ئێمە دایکی ئێمەیە وای بەسەرهاتیە وامەدینە کابرادەرێک کەسابەتی منێ کاکە دەتوانی کەسابەکەت بگۆڕی من ئەوڕۆ ئیشێک هەتا دوونێ ئیشەکەم کردیە ئەوڕۆ دەبینم بەنەواش کە سوڕایەوە شێوازی شەکەم دەگۆڕم زۆر تەبێیە بەس کاک حەمید من ئەوم بە خەتی گشتیە مەسەلەن ینی ئەوم لە بۆ تو نییە لەبەرەوەی لە سنووری تو ڕووی نەدایە بەڵام خەڵک دار بەبرتەوە ئەو پەڕی عقوبەی دەدەن وەنیا کە وشەی باش دێنە محکەمە بەس ناخۆشی لەگە ناکەین سارەکە و ئەو ئامێرەی پێ بڕیت و کابرایە کەس لە هەر پلە و پۆستێک بی لە هەر پلە و پۆستێک بی یانە خەڵکی وامان دایتە محکەمە ئێستا پێت بێم تەوەقع ناکەی بەس کاک حەمید من دەستخۆشی دەکەم ئەگەر بەبێ جیاوازی بێیان دارستانەکە لێ بەڵام ئەمە دیتمان سوپای تورکیا پارتیەکان هەندێک لە بەرپرسە پارتیەکان من دەڵێم ئەوە ئەمن کابرایشی داریمە ئازام لەبەر چاوی هەموو خەڵک داریان برد نانا ئەزام ئیشیتونیە من قەزم لێرەدایە جیاوازەکەیە ئەمە دیتمان بە ترێلا دار دەبردرا بەڵام فەقیرە کە دار دەبرێت تو ئەلێرەدا هەست پێ دەکەی شتەکان بەجددی نییە دار بڕینەوەمان لیژنەمان هەیە سەرۆکی لیژنەمان هەیە دارستانمان هەیە ئەو کابرایانەی دەڕۆن باخی خۆیان خاوێن دەکەنەوە و دەیپاسنەوە و دارە ئیشکەکانیان دەبنەوە ڕێیان پێ دەدەین و ئیش خۆیان دەکەن بەڵام ئەو کەسانەی دێندار دەبڕن دوایی شنگەکە پیس دەکەن مەبەستیان تجارەتە بەو دارەوە وەڵاوە ڕێگریشی گەورەی دەکرێت هەلو معلوماتی جەنابەت لە سنووری قەزای پیرمام گیانەوەری چیوی چت دەوێت لەو سنوورە هەیە دەستخۆشی لە هەندێک برادر دەکەم کە بەڕاستی ژینگە پاس بەراست ڕیوی چەقال گورک سامانی نیشتیمانین وەکو مرۆڤ لەلای ئێمە کەس لۆی نییە بەرازیش بکرێت یعنی بەرپرسی پارتیش لە بۆی نییە کاک حەمید بەرپرسی پارتی نەک لە بۆی نییە دیفاع لەو بابەتە دەکات
باشە کاک حەمید لە سنووری ئێمە لە سنووری ئێمە باش سنووری خۆمان دەکەم من هەندێک بەرپرسێ شارازی پێوە دەکەم کە بەدیلی حکومت بووە خەڵکێکی گرتێ گوتی قبول ناکەم لە سنووری من ڕاو بکە یاەوە بکەی ناکەم ناویش بیت ئارێوەڵە نانا چاک دەکرێت ئەو شتانە خۆمە کاک حەمیدەم بۆ خۆم کەسەشی ژینگە دۆست و ئاژەڵ دۆستم و ژینگە بوویتە خەتەر لەسەر هەموو مرۆڤایەتی لەبەرەوەی ڕێزی ینی قەدری نازاندرێ ئەمە ئەو تێکچوونانەی لە دنیا ڕوودەدا دەرەنجامی ئەوەیە مرۆڤ وێرانی کردیا بەس کاک حەمید باشە ینی با ئەو پرسیارە بکەنێت و ئەوەی وێندەری خەڵکی گراوێ بۆیان ئەگە بچنەوە گوندەکەی خۆشیان ئەبێ بچنە پارتی ئیجازەیەک وەربگرن هەتا بچن باغ و باغاتی خۆی جگە لەوەی لە گوندەکانی شەموو دەرکراینە بەجددی یعنی ئەوە کو دەکرشتی والا ئاخرە گراو نیە چا دەوروبەری سەری ڕەش هەر دەوروبەری هەموو گوندەکان هەر کەسێک ئەگەر زەویە حکومت پێویستی ئەوە قەرەبوو دەکرێتەوە ئاوی دیکەش گوندەکان هەر هەمویان ڕێپەیدانیان هەیە ڕێمان پێدا بەڵام منتەقەشی جوانە منتەقەشی شاخاویە خەڵک تموحی لێ دەکات دێ لەو سنوورە مەزرعە و شتی دروست دەکات ڕێژیدی لەوانە کرا ئەوانەش توزارەت یعنی ڕێ کاک حەمید با ئەوە بین ئەنی ڕێنە گیرا لەوانەی خەڵکی ئەسلی شارەکان بێنەوە باشە بەس هەر یعنی نابی خەڵکی گوندی سنووری منە شانی ئەگەر ڕێی پێ نەدرای خانی بکە بابێ لەگە من بڵێ من ڕێ پێ نەدرا و پرسمای نەکردیە تو چلایانی گوتمانە بڕۆ مختار پژگیریەک بینە بە پژگیری مختار دەیکەین بەڵام نەمانگوتیە چلایانی بەس بەو شەرتەی خەڵکی ئەو گوندە بی کاک حەمید ئێستا خەڵکی گراوێ و گەریاوە ئەوانە چەند گوند دەرکراینە لە بە ئەوەی لە نزیک سەری ڕەشە دەرنەکرایە ئەسڵەن 1 ملیار و 8 ملیۆن پرۆژە لۆ سێوەکە و لەگەڵ گرا و لەگەڵ بانەمان دەرچووە کە هەر سێ گوند لە سنووری قەزای ئێمەنە و شوێنەکەشیان زۆر حساسە ملیارە 8 ملیۆن و ئاو کۆنکریتیان لۆ دەکرێت ئەمە گوندەکان ئاوادان دەکەین هیچ کەس لای ئێمە ماخی پێشێل نەکرا لۆ معلوماتی جەرا کاک حەمید ئەتو یعنی بەجددی لە بە من جواب بدەیان ئەوەتە دەتەوێ مەسەن یعنی ئەتو بە هەموو ئەمن کاکەوە من یەکم لەو کەسانەی من بەخۆم لە سەماوە بەبەرعفوکە عام کردمە لە تەڵەبە فەسلەکانم ئایدونم من مێژووەکەم هەیە لۆ خۆم ئیشی خۆم دەزانم و گوندەکانی دەوروبەری من بپرسە لەو خەڵکانە بڵێ ئەو خزمەت گوزاری ئێستا لۆ ئۆنگۆدێ ئەگەر ئێمە بەسمان بی خەڵکان نێتەوێ خزمەت گوزاریان نابینێ بەڵام بڕوا بکە یعنی خەڵکی گراوی ئێستا کاک حەمید خۆی قەوس خەڵکی گراوێ لە بۆ ینی لە بۆیان هەیە بێنەوە گوندەکەی خۆیان خانی بکەن ئەتو گراو دیتە نانە نەم دیکە بەزم پرسیارە لەو ماوانە چکو لۆ معلوماتت گراو گوندەکی ئاوەدانە هەر ئێستا قوتابخانەک و بنکەشی تەندروستی لۆ دەرچووە پرۆژەی ئاوی تەواو بووە 20,000 متر قیرتاوکردنی لۆ دەکرێت ئەوە یەک لە گوندە هەرە نزیکەکانە و لۆ معلوماتت هەموو خەڵکێکشی لێ دەژی لە گوندی گرا و یعنی هیچ گوندێک نێت چادەوروبەری سەری ڕەش لە بە ئەمنێتی سەری ڕەش دەرکرابن نانە ئەو گوندانەی پێشتر بەجێیان هێشتیە ئەوەشتە هیچ بەجێیان هێشتیە کاکە کەس بەجێ نێشتە ماوەلۆ لە شوێنی خۆی مایتەوە یعنی ئەمە با لەگە یەک سەرێ من ناکری هەندێک شت بگۆترێ و ئێمە ڕووکردنەوە دەدەین یەک گوندم دەوێ کابرا بێ بڵێ منە ئەو خەڵکی ئەو گوندەمە و لەوێ دەرکرامە ئەگەر لایانی دیکەش بی نییە دەرکردن ئەی چی خەڵکی چێ بدرایتە شاپاوەیە کاکە هەندێک گوند هەیە عەردی زیاد ڕۆیشتیە تا سەرێ احتیمالە ئەویش بەمیان تاویز کرانە و هەموو حەق خۆیان وەگرتیەوە من بەخۆم زۆر جار ناو لیژنەکان بوومە عەدالەتێکی زۆر باش گوندێک تەجاوزیان کردیە ئەمن مەزەران من لە ڕەنزدەر گراویم بجێلێ بووە ئەڵێ خەڵکی گوندەکەی ئێمە لە بۆمان دەرکراینە هەموو ڕەوانی شوێنەکراین 5 کیلۆمەتریش دوورە لە گراوی مەسەلەی ئەگەر شوێنەکەن بەدەیان گوند ئەمن گوندی علاوە و 3-4 گوندمان
لە بە سەدەی ئاو گواستیتەوە برتیان لە شوێنشکە عردیان دایتی و ڕێیان دایتی کاکەوەرە خانە باشە بۆ دەیگۆزنەوە یعنی ئەوە تەماشاکە ئەوە بەرنامەی حکوومەت کە بەنداوەک دروست دەکە احتمالە دە گوندی بەردەکە هەدە گوندی لادەدا بەس گڕاو کاکە گڕاو ئێستا شوێنەکەی لە جاران زۆر باشترا زادە قیر هەتا ناو گڕاو دەڕوا ڕێزم هەیە لۆ ئەو برایی باسی دەکەی کە خەڵکی ئەو گوندەیە وەرە گوندێک زادەی قیڕی هەتا ناوی بڕوە گوندێک هەموو پرۆژەی ئاوی لۆ چەند ماڵی لێ دەژی کاک حەمید ئێستاکە کاکە زۆرە من ناتوان برێمەوە ئەوەی بن سەری ڕەش کاباێ من گوندەکە خەڵکێکی گەلک زۆری لێ دەژی یانە ئەدی ئەو مزەمەعەتیە لە ببوورە ئەو مزەمەعەتیە لە وڵاتر دروستان کرد شاپاوەیەتی پێدەگۆترێ ئەڵێن هیچ مزەمەعیان خەڵک قەرەبوو کرایتەوە بردرایتە شوێنشکە نانە بەس ئەو گوندە لە شوێنی خۆی بڕەکاتە خوارێتتر لەو بەرەی جادەکەەوە ڕێی پێدرا بوو کاک حەمید لۆ گۆسرایتەوە کاچی من ئەوە لە هەموو دنیا لە ئێستا بڕۆ لە رووسیا شار هەیە احتمات و لەم باشتر شارەزایی ڕووسی ئەسلداک و بابنەوی خەلکە نایبستە ناوێت لە ئەمریکا ناوچەت هەیە هەندێک دەستگانم هیچ کەس نایبستە ناوێت باشە هەموو بەرژەوەندیەش تێدایە بەڵام ئێمە ئەوە ڕێنمایە لۆ ئێمە بەرژەوەندی خەڵک لە پێش بەرژەوەندی هەموو شتەکەی بە تایبەتی خەڵکی گوندەکان کاک حەمید ئەمە ناتوانم لەبەر ئەم زۆرم دیتە ئەڵێن خەڵکی چادەوروبەری سەری ڕۆشین ئەمە هەرکە و کابرا بەس ئەتو نابی دایمەن کە شتێک دەگوازرێتەوە خەڵک مبالغای لەسەر دەکا مەسەل یعنی هیچ گوندتان لە بە ئەمنیەتی سەری ڕۆژلانەدایە کاک حەمید هیچ گوندمان لۆ معلوماتت گوندی ماوەلۆ لە ناو سنووری سەر ڕەشە هەموو خەڵکەشی لێ تێی دەژی ئێستش بەس ئەتو بە خۆت دەڵێ هەندە شوێن قەرەبوو کرایتەوە یعنی لەسەر چه ئەساسێک لادرایت بابی من گوندێک ئەلێرەیە احتمالە عەردەکەی حرەمی گوندەکە هیچ بەس بلێ سنووری گوندەکە زۆر گەورەیە هەندێک عەردی خەرچی ئەمە زۆری عەردەکانی کە دەستی بەسەر داگرتیە خاستن ئەوەی سەرچایەکان خۆ هەمووی ملکی دەوڵەتە کاکە خۆ ملکی شەخص نییە بەسێ خانی خۆیتی نابرا زۆری هەیە ملکی دەوڵەتە کابرا دەستی بەسەر داگرتیە لۆ خۆی بەکارینە سەر ڕای ئەوەش عینەن ئەوانش قەرەبوو کرایتنەوە لەبەرەوەی لۆ قەرەبوو کراینەوە کاکە لەسەر چه ئەساساک یعنی ئەگە پرۆژەش تجاری بی مەسەلەن تونێلێک دروست دەکرێ مەسەلەن ئەوە قەید ناکە بەس لە بەباری ئەمنی کاکەوە ڕەوشەکە بەو شێوە نییە ئەو شوێنەی بکەویتە سنووری بەلەدیا ئەو جە بەلەدیە سەری بلندبی مەسیف وا ماستەر پلانی گەورەتەوە کۆڕی ماستەر پلانی گەورەتەوە ئەوانەی بکەونە بەد ماستەر پلان ئەگەر کابرا سەنەدی هەبی یان بەڵگەنامەی هەبی ئەو کاتە ئەوانە قەرەبوو دەکرێنەوە ماستەر پلانەکە ینی لەبەر ماستەر پلانەکە چی لێ دروست دەکرێتن هەموو شارێک ماستەر پلانی خۆی هەیە خۆ پلان داچی هەموو پلانەکانە ئەتو کە شارێک دامەزران هەر لە پێشەوەی بفتە ناحیە بووە شارەوانی دەوی ماستەر پلانی هەچی ینی ئەم بەس دەمێ بگەمە قەنەعات کە لەبەر خاتری ئەوە نییە بارەگای سیاسی مەسەرەن بنەماڵەی ئەوە سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان لەوێندەر نییە کەس دەرنەکرایە لەبەر ئەوەی لەو نزیک دەرنەکرایە بەڵام ئەمە ئەوە بارەگایە و جەنابی سەرۆک لەوەیە دەبی تایبەتمەندی و خوسیەتیش خۆی هەبی لە هەموو دنیاوە هەیە نانە لە هەموو دنیاوە نییە عەزەکەی وەرە من ئەمە ڕسمت لۆ دەنێرم کاکەوە کاک حەمید دەزانین چییە ئەوە بەس لە کوردستان هەیە دەباشان و کاکە لە کوردستان وانە لە شەرق ئەوسەد هەمووی ئەتۆ قارەکان لێک جیاکەوە لە شەرق ئەوسەد دەکرێ ئەتو خەڵکە بەناوک بژی ئەتو بەناواشکە بژی ناکرێەوە بەخوا من لە سووریاش بووم بەو شێوە نەبوو حکومات بەرپرسە لە ئەمنیەت لە تەندروستی هەودووشتا ئیشی هەر گەورەی حکوومەتە یانە حکوومەت بلێ ئیش تو چییە حکوومەت ئیشی نییە دەنابەت چیش دەکەی دەوڵەمەندی فەقیری لە شێ دەژی ئەوەی شێو نییە بەس ئەگە هاوڵاتێک بی لەو سنوورە بەرپرسین لە ئەمنیەت و
لە تەندروستی ئەو خەڵک. بەس کاک حەمید دەزانین چیە ینی بە ئەو پرسیارە زۆر دەگوترێ بەخۆش زۆر جێ لێ بووە ناکرێ سەری ڕەش مەسەنە شوێنێکی سیائی خەڵکی کوردستان بووە ئێستا خەڵک مەمنوع بستەوێن دەر یعنی بەجددی ئەوە معاناتەکەم دەزانام لە سەرەوەی دەسەڵاتی تووە تێژ دەگەم جوابیش نەدەیەوە ئاساییە بەس ئەمن ئەوە قسەی خۆم و هەزاران کەسی هەولێر ببورێت خۆی قەوس یەک قەوس جواب ئەو حەق خۆتە دوای ئەوە هەولێر شارەکە دوسێ ئەوەی لە بن نزیکە منتیقەی سیاحی یەک لەوانە سەری ڕەش بووە لە فترەی دەسەڵاتی داگیرکەری بەعەس خەڵک بەو پەڕی دەچوە دەر بۆ ئێستا ئەوە 30 ساڵە کەس لە بۆی نییە بچی یعنی بۆ خەڵکی هەولێر لە بۆمان نەبی بچینە وێندەر زۆر شوێن هەبووە زۆر شوێن هەبووە ئێستا نازانم جەنابەت پارچی سامێ بەڕەحەمان دیتێ یان نە وەڵا هاتمەوە 2012وانم دیتیە بەڵێ بەڵێ شازی پێوە ناکەکەی من کاک حەمید دەزانیت چیە من حەزم لێ واقعبین بی بەوەی دەزانی کووە ناوە تێمەگە مەشتێکی جوان دروست کرێ دژبین نانا بەس ئەمێن بەڵێ ئەو پارکەی سامێ عەبدەڕەحمان پێشتر ماسکەرێکی ڕژێمێکی داگیرکەر بوو ئێستا پارکەکە وابزانم ئەگەر جمعە و پێنجشەمان بچێوێ خەڵکی بەغدا و بەسرا و هەموو عێراقی لێیە تو دەبێ وەکو تاکێکی کورد ئەمنی شارازی بۆ بکەین ئەمە دەیان پرۆژەی گەشتیاری لەو سنوورە دروستکرا لە لای چۆمان و لە لای ڕەواندز و لە سەر کۆڕەک و لە فلان شوێن و فلان شوێن ئێوە دەبی چاوتان ئەوانەش بدینی نەک ئێمە برێن باشە کردم ئێستا ئەو سەیرانگای سەری بڵند کە پێشتر شتێکی زۆر گەورەش نەبوو کردم ئێستا نەبوو بەس بەدیلی گەلک زۆرتر هەیە ئێمەوانش بدینین ئەزان بەس خەڵکی سیاسی ناکرێ منتیقەیەک داگیر بکە دیارە پارتی نەکردێ چێتیش لە باشانی داگیر کردیە یعنی ئەو منتیقانە منتیقەی خەڵکە منتیقەی هیچ حزب و بەرپرسەک نییە بە چه حەقێک ئەو بەرپرسانە هەتا گردی گۆڕان داگیر دەکرێتن ئەوە زوڵمە لەو خەڵکەی دەکرێتن وایە ناوە مولکی حکوومەتە ئەگەر پرسیاری ئیداری هەبی زۆر باش ئەوە ڕەبت بە تووشە من پێم گوتی ئاساییە وەڵامیش نەدەیەوە بەس ئەمن خەڵک دوای پێم دەڵێ مەسەن لەو پرسیارت نەکرد کاکەوە سەری ڕەش وەکو هەموو شوێنێک خەڵک حەقی ڕەوای خۆیەتی دەباشان هەتا گردی گۆڕان نازانم چێندەر و چێندەر ئەوانە هیچی مولکی ئەو بەرپرسانە نەبوونە لە باوچیانەوە لەیان نەمایتەوە وایان نا تایبەتمەندیەشی خۆی هەیە ئەو شوێنانەی کە ئەو کەسانی لێ دەژن ئەوانە ببی ئەمنیەتیان شوێنێکی وابی بپارێزرێن و ئەوانە ئەفسەت ناڵێ ملیۆنێک خەڵک دەنگدەری پارتیە مەسیف هەمووی پارتی دەباتەوە یعنی بۆ دەبێتن ئەوە بیمادام ئەتو حزبەکی لە دەسەڵاتی شارەکە هەموو لەگەرتە دەڵێ هەولێر هەموو لەگەڵما بۆ دەترسن بە جددیمە وایان نا هیچ مەسەلەکە ترسان نییە بەڵام ئەمە سەرکردەکانی خۆمان بەڕاستی بە جەنابتیش دەرێم هەتا کەچی کورد دەبی سەرکردە و نیشتمان و وڵاتی خۆی خۆش بێ ئەڵمانیەکان کاتی خۆی هیتلەر هەموو شتەچی کرد بەڵام پشتیان گرت لەبەرەوەی گوتیان ئەڵمانیا کاتی خۆی غەدری لێکرایە خاچی زەوت کرایە مەجال بەو شەخسە دەین بزان چ دەکات یعنی دەبی هەموو بەس کاک حەمیدە و نمونە خراپ بوو دەزانی چیە ئەزانی بۆ لەبەرەوەی هیتلەر دنیای وێران کرد تەقدیس کرا براکەم دنیای وێران کرد تەقدیس کرا جێلم بگرا مەسەلەی دنیا وێرانکردن شتێکە مەسەلەی ژیان شتێکە ئەتو ئێستا لە ئەوروپا دەژی سیستەمەک و تایبەتمەندیەک و کەلتورەک و ئاوهەوایەک و سیاسەتی شتێکردنی دەچی ئەفریقیا شتێککە دەبینی دێ ئاسیا شتێککە دەبینی نه من بە عەقلی ئەوروپا بێم لە کوردستان سیاست بکەم یا بە عەقلی ئەفریقیا بچم لە ئەمریکا شت بکەم دەبی ئێوە تۆزێک بیر لەو شتانە بەس کاک حەمید هەر ئەوە مەکانەک و تایبەتمەندیەکی خۆی هەیە ئەگەر ئەتوو برێ ژیان بە ملیۆنان ساڵ ژیان هەیە مرۆڤ بە هەزاران زۆر چەسایتەوە وردەوە هەر وایە تو قۆناغت هەیە کوردستان قۆناغی خۆی هەیە هەتا هەموو قۆناغیان نەبڕی ئەتو ناتوانێت بێ هەموو شتێک فەراهەم بکەی بلێ وەرە بە قۆناغە ئێستا مە لە قۆناغە چین
پاش ماوەش کرد چینە خۆناغەشکە پاش ماوەش کرد هەروایە ژیان هەروایە. کاک حەمید من تێدەگەم بەس یەک شتێ دووشت یەک سەرکردە سیاسی و حزب باڵا دەستەکان دەبی یەکەم کەس بن قدووە بن وایەیاننا لە قانون لە داگیرنەکردنی ملک و ماڵ لە هەموو شتێک. دوو ئەمە نابی بەو تەفسیرانە قەنەعەت بە خۆمان بکەین ئەها ئەمە لە شەرق دەژین ئەمە دەبی ئەو ئەوروپای من و توش ئەو ئەوروپای ئەمن لی دەدەژیم ئەوە خەڵک خەباتی کردیە ڕەخنەی گرتیا ئەوەی کردیا تا گەیشتا و حاڵەتەی خۆ لێرەش ئەو تەقدیسی بەرپرسە بووە هەریەکەم ئێستاش هەموو مەلیکەکان دنیایەک شوێنیان داگیر کردیە بەڵام خەڵک خەباتی کردیە ئەوە مانای ئەوە نییە بڵێ وڵای ئەوە تایبەتمەندیە ئەوە ئەبێ ئێمە ڕەخنە بگرین لەوەی نەک شەرعێتی پێ بدەین ئەوە شەرقا و هەمووی وایە نەدەبی بگۆردرێ لاسایی ئەوروپا بکرێتەوە. بەڵێ کاچ من قۆناغ ژیان قۆناغە لەو قۆناغەت و بەو شێوازە دەژی لەو قۆناغا بە شێوازشکی لە ئەمە احتمالە لە ڕاپەڕین هەتا کەشکورد کلاشکۆفەک و چاپێنج مەغزەنی لە پشت بوو پاش ماوەکەوە ئێستاوا بەزەوە 33 ساڵە کاکە حەمید بە قوربان ئێستا 33 ساڵە ئەتو شاری جوانت هەیە ئەتو ژیانی کوردستان بەخوای لە ژیانی خەڵکی تورکیا و سووریا و دەوروبەرەکە بەو شێوەش نییە نەنە کاک حەمید کاکی من تواقت نەبی وەرە ناو ژیانی خەڵک ژیانی ئێرە بدیدە کاک حەمید ئەمان لە بەوەی سۆسیال میدیا و دەبینین کاکە تا ئێستاکە نیوەی هەولێر بەست خوایەک شت نیوەی هەولێر ئاو کارەباینی ئەی هاوار کاکە چلۆنیتی ئەو ئەمنیەتەی ئێستا لە هەولێر هەیە واللهی برادری خۆم هەیە لە ئەوروپا دەرێ ئەگە کابرا سعادشی گرام با بفرۆشی دەبی دوکانەکەی ئەوەی تێدابی قفل و کلیلبی نەوەکولێ نەکرد ئەوە دەیان شتی بڕۆ لە شێخەڵا پارەدان ڕای ئەوەندە کابرا پارە دەگۆڕێتەوە بە ڕۆژی نیوران والله بیلاوەتی لای لە هەموو گوندەکان لە هەموو قەزا و ناحیەکان سیارە خەڵک دەسوڕێتەوە بەبێ چەک بەبێ هیچ شتێک ئەمانەت ئێلەوە باشتر هەیە نا من کاک حەمید ئێستامە بۆ پرسیار لەسەر ئەو شتانە ناکەن خۆ بەرا ئێمە دەمانێت نیشتیمانەکەمان جوان بی وایاننا من تەهیم ئێستا لێرە ئەو کوشتنەی لێرە هەیە لە سویتەیە بڕوا بکە دوێنێ سێ کەس شەهید کوژایە یەک بریندار بووە لەو مانگەی زیاتر لە 25 تەقینەوە ئۆڕدە ئەمە دەزانم لە هەولێر و سلێمانی ڕووینەدایە بەس ئەوەمان هەیە ئەوە نییە وڵاتە کۆمپلێتە برا ئەو مەنایەوە نییە کۆمپلێتە ئەتوو 33 ساڵە ئاو کارەبات نییە 3 مانگ مەعاشت نادرێتێ 15 مەعاش بردرایە کاکە ئەتو ڕاوەستا ئەو ئاوەی ئێمە دەیدێنێ خەڵک لە هەولێر ئەو ئاوەی ئێمە دەیدێنێ خەڵک لە هەولێر خوا لە سەرما ئەگەر بێ و خەڵکی ئێمە بگاتە مەرحەلەک چۆنیەتی بەکارینانەکەی بزانی والله وبالله لای بایی دوو شاری وەشی هەولێر دەکات بچکاکە دەبێت و هەرگلەی لە حکومت نانە ڕاستە ئەوە لەگەڵت دامە براکەم لەگەڵت داما ئەو کارەبای جەنابەت گلەی لێ ناکەی وەرە با خەڵکی ئەمن وەچی ئەوروپا کە شەو ئیشی بە گلۆپەکە ناما مۆمەک پێکە یا گلۆپەکان بکوژێنتەوە ئەگەر کارەبا بەشی هەمومانەکەت قبول مەکە بابی من ئەتوو لە وڵاتێک دەژی کابرا 100 گلۆپ بەکاردێنی چەند سبلت بەکاردێنی احتمالە سەفەر بکە گلۆپەکانی ناکوژێتەوە قسەی لەگە بکە دەلێ پارەی خۆم دەدەم ئەتۆ حکوومەتیش دەرهاویشتەی ئەو کۆمەلگایە بابی من ئاخر تو کۆمەلگایەکەت گەیشتە مەرحەلەی وە حەق بە شتەکان بدا بە پێ پێداویستی خۆی شت سەر بکە ئاو سەر بکە کارەبا سەر بکە بە خودای وا نابی بەس کاک حەمید من لەگەڵت دام کاک حەمید ئێستا بۆ خۆم جەرگم ژاندەکە کە دەبینم لەو سویدەش خەڵک ئەو ئاوای ئاوانیە دەکاتەوە بە جی دێلیتن کە ئێنەمای با بە دەبی ئەمە بیر لە نەوەینەوەکان بکەینەوە ئەم لەگەڵت داما بەڵام دوو حاڵەتێ دوو بەنیشتیمانی بکەین ئاو هەموو شتێک ئاو کارەبا ینی بە پێی پێداویستی بەکاربێ بەڵام کاک حەمید خوا با قەوس جگە لە قانون فیزیاشم تەواو کردیا بەڵێ ئەگەر عەدەدی ئەو مێگاواتانە کارەبایەکان هەموو کۆکێ و لە سەیەشی دانەی بڕوا بکە زۆر زیاتر لە 24 ساعت کارەبامان دەبی بەڵام کاکە خەڵکی ئێمە بەکارینانەکەی چۆنێتی بەکارینانەکەی زۆر مشکلەیە ئەوە باشە بەس کاک حەمیدەم لە بەوە میێتن لە سنووری تونیە براخ زانی خەڵک خەتا لە چیە کە دەبینی سەرکردەکان
مثلا بكيف خو بيرە نەفت بیرە ئاو لێ دەدەن کە دەبینن کارەبا دەبەن بە ئەوەی مثلا سەگۆڕەکان هەموو ڕووناکە بنمونە قەبستان بووە لە بەوەم نییە نیە بڵێم باز دەکرێت قبری برایم ئەحمەد 24 ساعت کارەبای پێ باشە بۆ یعنی خەڵک کە ئەوەی دەبینی بۆ ئەویش دەکا خۆ لێرەش یەکخوای قەوس کۆ بابە دەبێ ڕەخنە بگیرێ ئەومانەوە نیە شەرعیەتی پێ بدرێ ئێزانیت یە خەڵک کە دەبینی سەرکردەکان بیرە ئاو بە کەیفی خۆیان لە مەزرعەکان لێ دەدەن یعنی ئەلێرە لۆخە خەڵک دەبینی سەرکردەکان لە هاوڵاتیەکە زیاتر پەرۆشی قانونە بۆی خەڵک نایکە خۆ لێرەش خەڵک ببینی سەرکردە ئاو سرف دەکاتن کارەبای سرف دەکات دزی دەکا ئەویش دەیکە یعنی کێشەکە لە حیزبەکانە لە سەرکردەی حیزبەکانە وەجا نەزەرش کەم هەیە لەو بابەتەوە ئەمن دەڵێم تاشی وشیار ئەگەر تاکێک وشیار بیتەوە مرۆڤ باگا هاتەوە بەس حکوومەت قودوەیە لە شتانە کاکەوە ئەمە لێرە دەزانم حکوومەت قودوەیە بەرپرسەکان ئەگەر سادە بن ئەگەر تەتاوز نەکەن ئەگەر لە ناو هەولێرێ گەڕەکەک دروست کرایە 100 بیرە ئاوی لۆ لێدرا بە ئاوی شیرتێن خەڵک مەلەی لێ دەکا ئەو بێویژدانیە نەبی ئەی خەڵک وە ناکاتن کاک ئەوە هەمومان دەزانین المهم ئەگەر نیەتی باش هەبی ئەگەر هەمومان شتە باشەکان بارزکەین ئاگەر هەمومان لە خۆمانەوە دەست پێکەین ئەمە نابی بلێم سەرکردە نابی بلێم فلان خەڵک لاسایی ئەوان دەکاتەوە بڕوا بکە لاساییکردنەوە ئیشی هەندێک کامل خراپم لەگەڵت داما یعنی ئەو ئاوە لۆنەوەینەوەکانە ئەمە بەڵێ لە قوتابخانەکان لە ڕەوزەکان دەست پێ بکەین تاچی کورد منداڵی کورد بە شێوازێک پەروەردەکەین مافی خۆی و مافی نیشتیمان و حەقی ژینگە و حەقی مشتەکان بزانی ئەوەش دەکرێت ئیشەڵا و بەردەوام دەبین لەگەلی ئیشەڵا و ئێمە باسی بیرت کرد بەخوا بیر لە لای ئێمە هەر قەدەغەشی قەدەغە کراوە هیچ کەس لۆی نییە لە سنە بیر لێبدا هیوادارم ئەگەر بە کۆتابی میوانم مەمنونم کاک حەمید ئەمن دەستخۆشی لێ یەکەم سپاس بە ئەو وەڵامە ئامانجی مەش لە یەکتر تێگەیشتنە سپاس بە ئەو تێگەیشتنەت ئێمە دوژبنی ئەزانیت ئێمە دەمانەوێت گفتوگۆ بکەین لەگە دەسەڵات ئێوەش ڕێی خۆتان ئاوا بدەن ئەمەش ڕێی خۆمان بەو پەرڕێز شەوە گفتوگۆمان کرد هیچمان بەس ئەمەش حەق خۆمان ئەو پرسیارێک بکەین بە چوارچێوەی ڕێزەوە بەڵێ لە پیرمان بەخوا دەرگەمان کرایتەوە لە بۆ حەد هاولاتێک لە حەد لەو پۆستەکە کەسێکی سادێ کرێکارەکە جوتیارەکە هەر لایەنێکی سیاسیە بەخوا دەرگەمان کرایتەوە ئەو دەرگەی گفتوگۆ لە کەس ئەوەش لە کەس قەپات ناکەین جەنابەت ڕای خۆتێ ئەمش نانە ژیان بەوە شۆ جوانە بەس کاک حەمیدە سوپاست بەڵێ سوپاست دەکەم بەس بەڕواکە بەغەڵەت تێمەگە ناتوانم بگەمە قەنەعەت کە دەڵێ لە چار دەوروبەری سەرڕەشی گوند دەرنەکرای کاک حەمید زۆر سوپاس بەڵێ نەگوون من بەڵێن دەدەم یەک ماڵ ئەگەر خۆی باری نەکردوی ئیزبار نەکردیە باک یعنی بەجەماعیش نییە کاکەشتی نییە باشە کاک حەمید باکاتت نەگرم ئەو خەڵک کێ با خەڵک زۆر سپاس بۆ وەڵامدانەوەت ڕێزم هەیە دەستخۆشی لێ دەکەم